سڵاو ڕێز بۆ ئێوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە یارمەتی ڕۆیانی هاوکارم هاتوینەتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی گەشتیواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی پێنجشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. پەیامی کرێکارانی چەپ و کۆمۆنیستی سنا بۆ بایکۆتی هەڵبژاردننی ڕژیم. بەیانیەی دایکانی دادخوازی کوردستان بۆ بایکۆتی شانۆی هەڵبژاردننی سەرۆک کۆماری. دەست بەسەرکردنی 5 شارۆمەند لە شاری شنۆ. زیادکردنی ماوەی بەندکرانی دەست بە سەرکراوێکی شۆڕشی ژینا لە شارەی سنا. گواستنەوەی زەینەب جەلالیان بۆ نەخۆشخانەی دەرەوەی زیندان. کۆبوونەوەی کرێکارانی ئەرکان سالسی نەوت لە ئاهواز و ئیدانەی سەپاندنی تۆمەتی بەغی بەسەر شەریفە محەممەدی لەلایەن سەندیکای شرکەت واحد. درێژەی هەواڵەکان. پەیامی کرێکارانی چەپ و کۆمۆنیستی سنا بۆ بایکۆتی هەڵبژاردننی ڕژیم. بەپێی هەواڵی گەیشتوو ڕۆژی چوارشەممە سێنزەی پۆشپار کۆمەڵێک لە کرێکارانی چەپ و کۆمۆنیستی شاری سنا لە پەیامێکدا خوازیاری بایکۆتی خولی دووهەمی هەڵبژاردننی سەرۆک کۆماری ئێران بوون. لە بەشێکی ئەو پەیامەدا هاتووە ژنان و پیاوانی کارگەر، خوێندکاران، معەلیمان و جەماوەری زەحمەتکێش ئاگادار بن کەوانەی بۆ سەرۆک کۆماری خۆیان بربژێر کردووە ماوەی 45 ساڵە بە ڕژیمی جەنایەتکاری کۆماری ئیسلامی خزمەت دەکەن. هەر هەمویان دز، گەندەڵ و تاوانباری سەرەکی بێکاری، گرانی، هەڵاوسان، کۆمەڵکوژکردنی خەڵک لە سێدارەدانی کرێکاران و خەڵکی ئازادی خواز بوون و دەنگیان پێ نادەین. دەنگی ئەمە ڕووخانی کۆماری پەت و سێدارەیە، بژی سوسیالیزم، بژی کۆمەڵە. بەیانیەی دایکانی دادخوازی کوردستان بۆ بایکۆتی شانۆی هەڵبژاردننی سەرۆک کۆماری ڕۆژی چوارشەممە سێنزەی پوشپار دایەمینا دایکی نەمر شەهریار محەممەدی گیانبەختکردووی شۆڕشی ژینا لە شاری بۆکان هاوڕێ لەگەڵ ژمارەیەکی دیکە لە دایکانی دادخواز کۆبەوە و لە بەیاننامەکەیدا خوازیاری بایکۆتی هەڵبژاردننی ڕژیم بوو. پەیامی دایەمینا لە پەیجی تایبەتی ڕۆڵەکەی لە ئینستاگرام بڵاوکراوەتەوە تێیدا دەڵێت من لەلایەن خۆم و دایکانی دادخوازی دیکە کە ڕۆڵەکانیان لە پێناو ئازادیدا گیانیان بەخت کردووە داوا لە هەموو خەڵکی خۆڕاگری کوردستان و ئێران دەکەم تاکو ڕێز لە خوێنی ئازیزانیان بگرن و خولی دووهەمی شانۆی هەڵبژاردننی سەرۆک کۆماری هاوشێوەی خولی یەکەم بایکۆت بکەن. دەست بەسەرکردنی 5 شارۆمەند لە شاری شنۆ. بەیانی ڕۆژی چوارشەممە سێنزەی پوشپار 5 شارۆمەندی خەڵکی شنۆ بە ناوەکانی محەممەد ڕەسۆڵپور، کەماڵ ئۆقابی، ئیدریس کارساز، سەلیم و سابیر زولفەقەرنین لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر کراون. بەپێی راپۆرتەکان هێزەکانی حکوومەت لە تاریکی نیوە شەودا هێرشیان کردوتە سەر ماڵی ئیدریس کارساز و ناوبراویان ڕەفاندووە. لەلایەکی دیکەوە دوو هاوڵاتی بە ناوەکانی محەممەد ڕەسۆڵپور خەڵکی گوندی کۆنەقەڵاو، کەماڵ ئۆقابی خەڵکی گوندی باڵاگیر لەلایەن ئیدارەی اطلاعاتەوە دەست بەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیار کراون. شانی باسەکە بەیانی چوارشەممە دوو شارۆمەندی خەڵکی گوندی حەسەن نورانی شنۆ بە ناوەکانی سەلیم و سابیر زولقەرنین بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر بۆ گرتوخانەی ناوەندە ئەمنیەتیەکان گوازراونەتەوە. زیادکردنی ماوەی بەندکرانی دەست بەسەرکراوێکی شۆڕشی ژینا لە شاری سنا. بەپێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ دادگای پێداچوونەوەی پارێزگای کوردستان ماوەی بەندکرانی خەبات وەیسی خوێندکاری زمانی ئینگلیزی و لە دەست بەسەرکراوانی شۆڕشی ژینای لە 15 مانگەوە بۆ 43 مانگ زیاد کردووە. ئیدارەی ئیتلاعاتی مەریوان پەروەندەی تازەی بۆ چالاکە خوێندکاریە ساز کردووە و دادگای پێداچوونەوە بەپێی ئەو دۆسیە تازەیە حکمی نوێی بۆ خەبات وەیسی دەرکردووە. خەبات لە پەروەندەی یەکەمی خۆیدا بە 15 مانگ زیندان و لە پەروەندەی دووهەمی خۆیدا بە 22 مانگ زیندان مەحکوم کرابوو. بەڵام قازی پەروەندەکە سەبارەت بە یەکێک لە پەروەندەکان ناوبراوی بێتاوان ناساند و کەوتە بەرلێبوردنی گشتی. ئێستا لە ژێر گوشاری ئیدارەی ئیتلاعاتی مەریوان پەروەندەی داخراوی خەبات بۆ جارێکی دیکە کراوەتەوە و دادگای پێداچوونەوە ئەو گەنجەی بە 43 مانگ زیندان سزا داوە. جێگای ماژەیەکە ڕۆژی 26 پوشپار کاتی زیندانیکردنی خەبات وەیسیە و ئەبێ لەو بەروارە خۆی بە زیندانی سنا بناسێنێت. گواستنەوەی زەینەب جەلالیان بۆ نەخۆشخانەی دەرەوەی زیندان.
زەینەب جەلالیان بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی یەزد کە 17مین ساڵی بەندکرانی تێپەڕ دەکات ڕۆژی چوارشەممە سێنزەی پوشپەڕ بەهۆی تێکچوونی باری تەندروستی ڕەوانەی نەخۆشخانەی دەرەوەی زیندان کرا. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤیێران زەینەب جەلالیان 17 ساڵە لە مافی مەرەخەسی بێبەش و چەند جار لە دەستڕاگەشتن بە دەرمان بێبەش کراوە. ناوبراو لای ڕاستی جەستەی ئازاری پێگەشتووە و پاشگواستنەوە بۆ نەخۆشخانە بێوەرگرتنی دەرمانی پێویست گەڕەندراوەتەوە زیندانی یەست. ئەو بەندکراوە سیاسیە تووشی نەخۆشیەکانی بەرفەکی دەم، نینۆکی چاو، ئاسمە و گورچیلە و سیستەمی گەوارشی بووە، بەڵام ناوەندە ئەمنیەتیەکانە ڕێگە نادەن دەستی بە دەرمانی پێویست بکات. کۆبوونەوەی کرێکارانی ئەرکانسالیسی نەوت لە ئەهواز ڕۆژی چوارشەممە سێنزەی پوشپەڕ کرێکارانی ئەرکانسالیسی شاغڵ لە سەنعەتی نەوت، گاز و پێترۆشیمی خۆزستان بە مەبەستی گەیشتن بە داخوازیەکانیان لە شاری ئەهواز کۆبوونەتەوە. کرێکارانی ئەرکانسالس خوازیاری زیادکردنی ئاستی حەقدەست و مەزایە بەکردەوە دەرهاتنی مادەی دەی ئەرک و بەرپرسیارەتی پێرسۆنەلی نەوت و لانانی پەیمانکار، بەڕێوەچوونی یاسای 14 ڕۆژکار 14 ڕۆژ پشودان، دابینکردنی بیمەی دەرمانی و ئیمکاناتی ڕەفاهی، هاوسانسازی حەقدەست لەگەڵ کرێکارانی ڕاستمی نەوت، تەزمینی ئەمنیەتی پیشەیی و کۆتایی هێنان بە دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندوقی خانەنشینی کرێکارانی نەوت بوون. ناڕەزایەتی خانەنشینکراوانی سەنعەتی فولاد لە ئیسفەهان. کرێکارانی خانەنشینکراوی سەنعەتی فولاد و زەوبەهانی ئیسفەهان ڕۆژی چوارشەممە سێنزەی پوشپەڕ لە ئاسدۆخی خراپی مەعیشەتی ناڕەزایەتیان دەربڕیوە. خانەنشینکراوانی فولاد خوازیاری زیادکردنی حەقدەست بە پێهێڵی هەژاری، هاوسانسازی حەقدەست، پێدانی داخوازیە دواخراوەکان، زیادکردنی مەزایای خانەنشینی، دابینکردنی بیمەی تەکمیلی و چاکسازی لە ژیان و مەعیشەتیان بوون. سازکردنی پەروەندە بۆ کرێکارانی مانگرتووی شرکەتی کەربۆنات سۆدیۆمی فیروزاباد. سەرۆکی شرکەتی کەربۆنات سۆدیۆمی فیروزاباد بە مەبەستی ڕێگریکردن لە ئیدامەی مانگرتنی کرێکارانی ئەو کارخانە نامەیەکی بۆ ئستانداری و فەرمانداری نردووە و کرێکارانی بە هەڵگرتنی چەک تۆمەتبار کردووە. ئیبراهیم ئەسگەری لە نامەکەیدا کرێکارانی بە تێکدەری ئاسایش ناوبردووە ناوبراو بەبێ ئەوەی ئاماژە بە مافی کرێکاران بۆ مانگرتن و ناڕەزایەتی بکات داوای سەپاندنی سزای بۆ کرێکارانی ناڕازی کردووە. ئێستا کارخانە بە بیانووی نەبوونی ئەمنیەت بە فەرمانی ئیبراهیم ئەسگەری داخراوە و کرێکاران بیلا تەکلیف ماونەتەوە. شایانی باسە کە کرێکارانی کارخانەی کەربۆنات سۆدیۆمی فیروزاباد لە ڕۆژی 20 جوێزەردانی ئەم ساڵەوە لە ناڕەزایەتی بە دۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی مانیان گرتووە، بەڵام بەرپرسانی وستانی فارس هیچ بایەخێکیان بە داخوازی کرێکاران نەداوە. ئیدانەی سەپاندنی تۆمەتی بەغی بەسەر شەریفە محەممەدی لەلایەن سەندیکای شرکەت واحد. سەندیکای کرێکارانی شرکەت واحدی تاران و دەوروبەر سەپاندنی سزای بەغی بەسەر شەریفە محەممەدی چالاکی کرێکاری بەندکراو لە زیندانی ڕەشت ئیدانە کرد. سەندیکای کرێکارانی شرکەت واحدی تاران سەپاندنی تۆمەتی ناڕەوای بەغی بەسەر شەریفە محەممەدی وەکو درۆی گەورە ناوبردووە و خوازیاری ئازادی بێشەرت و مەرجی ناوبراوە. شەریفە محەممەدی لە 14 سەرماوەزی ساڵی ڕابردوو دەست بەسەر ئەشکەنجە و لە بەندی تاکەسیدا زیندانی کراوە. هێزە ئەمنیەتیەکانی کۆماری ئیسلامی بنەماڵەی و چالاکە کرێکاریان خستۆتە ژێر گوشار و ناوبراویان بە مەبەستی دانپێدانێنی زۆرە ملێ بە سەختی ئەشکەنجە داوە. ئێستا شەریفە محەممەدی لە دەستڕاگەیشتن بە پارێزەر و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەش و ڕێگە نەدراوە تەنانەت پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ کەس و کاری بگرێت. لە سێدارەدانی حەوت بەندکراو لە زیندانەکانی تەورێز و مەشهەد ڕۆژی سێشەممە و چوارشەممە 12 و سێنزەی پوشپەڕ حەوت بەندکراو کە ناسناوی بەشێکیان بریتیە لە ڕەزا ئەحمەدزادە، مەنسوور، بەهرا محەڕەمی، یاسر غەفوریان و محەممەد هوشیار عەلیزادە لە زیندانەکانی تەورێز و مەشهەد ئیعدام کراون. بە پێی راپۆرتەکان ڕەزا ئەحمەدزادە و بەهرا محەڕەمی بە تۆمەتی کوشتنی بانقەس لە زیندانی تەورێز ئیعدام کراون و کەسی سێهەم کە ناسناوی مەنسوور بووە هۆکاری لە سێدارەدانی هێشتا ڕوون نەکراوەتەوە. لەلایەکی دیکەوە 4 بەندکراو لە زیندانی وەکیلابادی مەشهەد بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە سێدارە دراون کە ناسناوی دوو کەسیان بریتیە لە یاسر غەفوریان و محەممەد هوشیار عەلیزادە. و دوایین هەواڵمان سەبارەتە بە هەوڵی کانادا بۆ دەرکردنی 5 بەرپرسی کۆماری ئیسلامی لە وڵاتەکەی.
هەواڵدەری گلۆبال نیوزی کانادا ڕۆژی سێشەممە 12 پوشپەڕ لە زاری ئاژانسی خزمەتگوزاریە سنووریەکانی کاناداوە ڕایگەیاند ئەگەری هەیە دەوڵەتی کانادا 5 بەرپرسی دیکەی کۆماری ئیسلامی کە پێشتر ئیقامەی وڵاتیان وەرگرتووە دەربکات. ئەم دەستگا هەواڵدەریە بەبێ ئەوەی ناوی ئەم کەسانە بگدرکێنێت ڕایگەیاندووە کە ئەم 5 کەسە لە دەوڵەتی سەرکوتگەری کۆماری ئیسلامیدا بەرپرسیارەتێکی باڵایان هەبووە. گلۆبال نیوز داوا لە لێژنەی کۆچبەران و پەنابەری کانادا دەکات تاکو و کۆبوونەوەکانی دادگا سەبارەت بە دۆسیەی دەرکردنیان 5 کەسە بە شێوەی ئاشکرا بەڕێوە ببات. جێگای ئاماژەیە کە دەوڵەتی کانادا لە ڕۆژانی ڕابردوودا بە شێوەی فەرمی سوپای پاسدارانی وەک ڕێکخراوەیەکی تێرۆریستی لە قەڵەمدا بوو. بەڵای بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانتان پێشکەش کرا کات و ساتێکی خۆش بۆ هەمولایەکان.